وەکو کەمپینی یەکڕێزی ژنان کە پێویستە هەڵوێستمان هەبێ لە بەرامبەر هەر توندوتیژیە بەرامبەر هەر ژنێک لە کۆمەلگایە ئەکرێت چ جای ژنانی ڕێکخراوی ژنانی ئازاد کە هەمیشە یعنی ژنانێکی پێشەنگن ژنانێکن قسەیان هەیە هەڵوێستیان هەیە ئێمە وەکو کەمپینەکە کە کۆمەڵێک ڕێکخراوین کۆمەڵێک ژنانین پێویستە هەڵوێستمان هەبێ کە ئەوان بۆ یادێک چوون یادی کۆمەڵکوژی شەنگاریەکان و یێزیدیەکان کە لە ژێرناوی دینەوانێ بەداخەوانێ بەم شێوەیان بەسەرهات و قوربانیش کێ بوو یەکەم قوربانی ژنان بوون کە لە بازارێکی زۆر کەم نرخەسەوە و مامەڵەیان پێوەکرا بێگومان لەلایەن هەر لایەکەوە بێ لەلایەن هەر حیزبێکەوە بێ کە بەم شێوەیە مامەڵە بکە لەگەڵ خەڵکە دیارە بۆ سەرکوتکردنی ئازادی گشتیە و اینجا ئازادی ژنانی کە ئێمە بینین هەڵبەتە ئەم ژنانە زۆر ژنانێکی پێشەنگن بۆیە ئەیانەیە سەرکوتیان کەن بۆیە ئێمە بەڕاستی بەرتەرسکردنەوەی چالاکیەکان لە بواری ژن لە بواری چالاکیەکانیانە بەڕاستی ئەمە هەڵوێستێکی خراپە ئەمە دەسەڵات دەگەر ئەمە نابێ بەم شێوەیە چکەمەتن دوتیژی سیاسی پێڵێن ناکرێمە لە وڵاتێکی ئازاد کراوە کە لە کوردستانێکی گەورەیان بەشێکمان هەیە لە ئازادکردنی ئەم کوردستانە لە بەشێکە کە هەمومان دڵمان پێی خۆشە کە هەموو ژنان لە کوردستانی گەورە کە ئەمە نەفەسێکە بۆ ئازادی نەفەسێکە بۆ دیموکراتی ناکرێ ئێمە بەڕاستی هەندێ دەسەڵات لە ڕووی دەسەڵاتی سیاسیوانی قوڕەکردنی ئازادی چالاکیەکان بۆستێنرێ ئێمە بەڕاستی هەمومان نەزانین ئەو کارەساتێک کە لە شەنگال ڕوویاوە ئێمە ئەوە مەسەلەیەکە کە هەرگیز لە جیهانە کۆتایی نایە کە ئەکری ئێمە نەوە بۆنەوە بگەڕێتەوە بێ بە چوروکێکی گەورە بۆ ئەوەی کە ئێمە بۆ ڕۆژکردنی دەسەڵاتی دوژمنکاری کە لە ڕوبڕی وڵاتەکانمانە بێ لە وڵاتانی ئەقلیم و ئەو وڵاتە زلهێزانەی کە ئەمڕۆ بێدەنگیان هەڵبژار لەو پێشلکاریە لەو کوشتاری کە لە شەنگال کرا بۆی ئێمە ئەمڕۆ بەڕاستی ئێمە سێ هەڤاڵمان بۆ ئەو بۆ یادی شەنگال کە چن سەردانێکی ئەوێ بکەن و ئەوانە بەڵام لە گەڕانەوەی لە بازگەیەکە ئەگیرن بەداخۆیمە ئەو هەڵوێستی ئەوان ئیدانە ئەکەین بە هەموو شێوەیەک بەڕاستی ناکرێ بەو شێوەیە ئێمە بێدەنگ بین ئێمە ڕێکخراوە ژنانیەکان ئێمە داوا لە ڕێکخراوە ژنانەکانەکەن کە هەڵوێستیان هەبێ ئێمە ناکرێت لە کوردستانێکی ئازادکراوە بەم شێوەیە ڕوبەڕوومان بنەوانیەوە چالاکیەکانمان بۆسرێ ئەمە بە هەرگیز وەکو ژنان ئەوە قبوڵ ناکرێت و ناکرێت بێ هەڵوێستی خۆشمانە بێت ئەگەر بێت و بشێوەکە بە باشی نشکێتەوە بەلای ژنان و یاخۆ بڵێن ئەو چالاکەوانانەی کە ئەمڕۆ توانیویانە ئەو ڕێگەیە بگرن بەر و بۆ یادێکی مێژووی کە بەشداری بکەن لە وڵاتیەکان کە ئەم وڵاتە ڕووبارە خوێنی یاوە کە ئەم ڕووبارە خوێنە ئەگەر باسی کەین دوو لە سەرسەی ژنانە کە تیاچوو لە ئەنفال و لە کیمیا باران و لە هەموو ئەو مێژووی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی زوو هەر ژنان قوربانی بوون لەوە ئاسا لە هەموو داگیرکاریەکانە ئەو دیانێک کە ئەمڕۆ کە داگیرکاریەکرێ کە بەڕاستی لە هەموو لایەکەوانێ هەر ژن و مناڵەتی هاتن لە دیەکانیشمان و لە شار و شارۆچکەکانمان لە بردومانەکانانە بەڕاستی ئەمانە ئێمە نابێ ئەم ڕاستی بشارینەوەنە و ڕناشارێتەوە وە بتوانین ئێستا ئێمە گەر دەسەڵات لە پێناوی خۆی و لە پێناوی ئەوە خۆی مە سیاسەتەکەین لەبەرەوەی کە نامانێ ڕێگە لە سیاسەتی بگرین کە لەگەڵ دەور و بەرمان و لەگەڵ دراوسەکانمانە کە ئەم سیاسەتە ببێتە هۆی تێکچوون و لە باربردنی سیاسەتی کوردستان یاخۆ بڵێن ڕەوشی کوردستان ئێمەمانێ سیاست بکەین سیاسەتی ئابووریەکەین خۆ لەگەڵ وڵاتانی دنیا کە ئێستا ئەو وڵاتانی دەور و برمان ئیقلیمەوان لە بەڕاستی سیاسەتی ئابووری پیاداکەن و ئەو هەموو ئەو خراپانی کە ئەمڕۆ ئەوان ئەیسەپێنن بە دەسەڵاتی خۆیان و بە حکوڕانی خۆیان بۆ کوردستان بۆ لە باشوور بەڕاستی ئەمە خیانەتێکی گەورەیە بەرامبەر بە کورد دەکرێت بەڵام مەش ناکرێت بەڕاستی حکوومەتی کوردی لێرە بێدەنگ ببێ بەرامبەرەوە پێشێلکارانی کە ئەمڕۆ داگیرکارانی کە لە بەرامبەر بە کوردستانەکرێ و داربڕینەوەی و ئەمە هەموو شتەکان دیارەوەنەوە بە دوایەوە ئەمە ئەگوێزرێتەوانی و ئافرم بۆ ئەو دەسەڵاتە ئافرم بۆ ئەو حکوومەتی کە ئەمڕۆ توانێت مێژوو جوانکە توانێت نەوەکان وا تێبگەینە کە ئێمە پێویستە چۆن سیاست بکەین و خۆشمان نەکەین بە قوربانی ئەو سیاسەتی کە لە دەوروبەر ئاکرێت.